ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. بۆ بەرنامەی ئەمڕۆکەمان سێ بابەتمان بۆ ئامادە کردوون. یەکەمیان دەربارەی ئەزمەی خزمەتگوزاری گشتیە لە ئێران. هەروە گەزان لە پاڵ دەیان گیر و گرفتی ئابووری و کۆمەڵایەتی کە بەربینیان بە کۆمەڵانی خەڵکی لە ئێران گرتووە، ئەزمەی خزمەتگوزاری گشتی لە هەمووان قوڵتر و هەمەلایەنەترە. بە گشتی خزمەتگوزاری کۆمەڵایەتی لە ئێران لە هەموو 47 ساڵی دەسەڵاتدارەتی ڕژیمی ئیسلامیدا لە نزمترین ئاستی خۆیدا بووە. ئێستا بێئاوی و بێکارەبایشی پێزیاد بووە. کێشەی بێهداشت و تەندروستی یەک لەوانەیە کە وڵاتی ئێران لەسەر دەریایەک لە سەروەتی سروشتی ڕۆنیشتووە. ئەم سەروەتە ئەگەر بە تاڵان نەچێت و بۆ بەرژەوەندی گشتی خەرج بکرێت، لەم وڵاتەدا نە کەسێک لە بێدەرمانیدا دەمرێت و نە کەسیش لە بێدەرەتانی و ناچاریدا ئەندامەکانی لە شێفرۆشێت. ڕاستیەکەی ئەوەیە کە لە کۆمەڵگایەکدا کە لە ڕوانگەی دەسەڵاتدارانیەوە گیانی ئینسانەکان بێبایەخە و پێگەی ناوەندەکانی پەرەپێدەری نەزانی و خوڕافە و هێزە سەرکوتگەرەکانی لە سەروی هەموو نێهاد و ناوەندێکی خزمەتگوزاری گشتیدایە، دەبێت راپۆرتی کارنامەی خزمەتگوزاری ناوەندێک کە دابینکردنی تەندروستی و لەشساخی خەڵکی لاسۆیە وێڕای ئاعتراف بە بێتواناییەکانی دان بەوەشدا بنێت کە دووهەمین وڵاتە لە جیهاندا کە خەڵکەکەی زۆرترین هەزینەی سڵامەتی خۆیان بۆ خۆیان پەرداختیەکەن. هەر ئێستا بەهۆی زۆربوونی هەژاری لە نێو توێژی کەمداهاتی کۆمەڵگادا، چوونە سەرەوەی بەدخۆراکی، بڵاوبوونەوەی هەموو جۆرە نەخۆشینێک و ڕێژەی مردن و تێداچوونی نابەوەخت ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە. کەم و کوڕیە پزیشکی و دەرمانیەکان و بەرزبوونەوەی نرخی دەرمان ئەم پرۆسەیەیان زۆر خێراتریش کردوێتەوە. هەزینەی زۆری خزمەتگوزاری پزیشکی گرانی لە ڕادەبەدەری هەموو جۆرە دەرمانێک لە پاڵ گرانبوونی سەرسوڕهێنەری باقی پێداویستیەکانی ژیان، بێهداشت و تەندروستی گشتی کۆمەلگای هێناوەتە نزمترین ئاستی خۆی و بواری بۆ زیادبوونی تەلەفاتی ئینسانی و کەمبوونەوەی ماوەی تەمەنی ئینسانەکانی خۆش کردووە. بە پێی راپۆرتێکی ڕسمی سازمانی بێهداشتی جیهانی، ئاستی تەندروستی و لەشساخی لە ئێران لە بارودۆخێکی زۆر نالەباردایە. بە پێی بەراوردی ئەم ڕێکخراوەیە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لە نێو 192 وڵاتی دنیادا لە پلەی 123هەمدایە. دیارە بێداشت و دەرمانی بە خۆڕایی مافی بێ ئەملاوە و لای هەر هاوڵاتیەکە. نابێ هیچ کەس لەبەر دەسڕانەگەشتنی بە خزمەتگوزاری پزیشکی و دەرمان ئازار پێشێ. دابینکردنی بێهداشت و دەرمانی بە خۆڕایی بۆ سەرجەم تاکەکانی کۆمەلگا یەکێک لە داواکاریە بەرداوامەکانی کرێکارانی ئێران بووە و هەیە. شیاو نییە هیچ ئینسانێک لەبەر نەبوونی خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی لەسەر جێگا بکەوێ و دەرد و ئازار پێشێ و بەرەو پیری مەرگەوە بچێت. ئینسانی ئەمڕۆ شایستەیەوەیە کە بە تەواوەتی لە سیستمی خزمەتگوزاری بێهداشتی و دەرمانی بە خۆڕایی بەهرەمەند ببێت. فەرمون ناوبڕێک وەربگرن بە بابەتی دووەم دێمەوە خزمەتە.
بابەتی دووەمان نووسینێکە لە بەڕێز بێهروز ڕەوف لەژێر ناوی ڕامانێک لە گفتوگۆکان سەبارەت بە شەڕی ئۆکراینە کە بەم شێوەی دەست بە نووسینەکەی کاتوەڵێت گفتوگۆ و دیداری ئالاسکای نێوان دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا لەگەڵ ڤلادیمیر پوتینی سەرۆکی ڕووسیا بۆ سەرۆکە ئەمریکیەکە گرنگ بووە بە پلەی یەک بە ئاراستەی استراتیژی سیاسەتی دەرەوەی وڵاتەکەیدا دەیبینێت و کاری لەسەر دەکات. ئەو سیاسەتەش لە پێناو دوورخستنەوەی ئەو وڵاتەیە لە چین، ئاتە دوورخستنەوەی ڕووسیا لە چین. پەیوەندی ئەم دوو وڵاتە بە تایبەت لە دوای هەڵگیرسانی 3 ساڵەی شەڕی ڕووسیا و ئۆکراین کە ئاستی بازرگانی و پەیوەندیەکانی هەردوو لە پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە کە هۆکارەکەشی بۆ یارمەتیەکانی واشنگتۆن و ڕۆژاواییەکان لە بواری سەربازی و لۆجستی دەگەڕێتەوە بۆ ئۆکراینیا لە پاڵ سزاکانیان بۆ سەر مۆسکۆ. ئەوەی هەستی پێدەکرێت و ئاشکرایە ترامپ زۆر جارباز لە گۆڕینەوەی خاک دەکات لە نێوان هەردوو وڵاتی شەڕەکەدا. گۆڕینەوەی خاکیش لە لای ڕووسیا، کشانەوەی تەواوەتی ئۆکراینە لە دونێتێکس و لۆهانسک ناوچەی واتە ناوچەی دۆنباس کە بەشی زۆرینەی لەژێر کۆنتترۆڵی مۆسکۆدایە. لە بەرامبەردا ڕووسیا دەست لە ناوچەکانی خێرسۆن و زاپۆریژێژیا هەڵدەگرێت و هێزەکانی لە سومی و خارکیف دەکشێنێتەوە کە ئێستا بەشی زۆرینەی لەژێر کۆنتترۆڵی خۆیدایە. ئەمە جگە لە داوای دانان بە لکاندنی نیمچە دوورگەی کریمە دەکرێت بە ڕووسیا کە لە ساڵی 2014 زاینیەوە کەوتۆتە ژێر کۆنتترۆڵی مۆسکۆەوە. ئەویش سەرەڕای گەڕانتی دەستەبەری ئەمنی بۆ ئۆکراین دەبێت واز لە بیرۆکەی چوونە پاڵ ناتۆش بهێنێت کەمە بۆ ڕووسیا زۆر گرنگە کە ئۆکراینیا نەچێتە ناو ناتۆ. وەلی دۆناڵد ترامپی سەرۆک کۆماری ئەمریکا ئەوەی هەوڵی بۆ دەدات وەستانی شەڕی ڕووسیا و ئۆکراینە لە پێناو شەڕی ڕکابەری و ململانەی چین. واتە ئەمریکای سەردەمی ترامپ خۆی یەکلایی کردوێتەوە لە پێناو هەڵکشانی چین لە ناوچەکە و جیهانیشدا. بۆیە ئەگەر ئەمریکا بتوانێت بە پێشکەشکردنی بەشێکی زۆری خاکی داگیرکراوی ئۆکراین ئاشتی لەگەڵ ڕووسیا بێنێتە کایەوە، ئەوە مانای وەستانی شەڕە لە پێناو شەڕێکی تر لە بەرامبەر چیندا. ڕووسیا و چین ئاڵوگۆڕی بازرگانیان لە هەردوو ساڵی 2022 و 2023 زاینیدا ساڵانە نزیکەی لە 130 گەشەی بەخۆوە بینیوە کە گەشتوێتە 241 ملیار دۆلار. بەپێی سەنتەری شیکاری سیاسەتی ئەوروپا، هاوبەشی بازرگانی چین و ڕووسیا لە پلەی 13 و بەرز بۆتەوە بۆ پلەی 7 هەتا ساڵی 2024. چین لە بواری ئەلکترۆنیایی پێشکەوتوو ئامێری پیشەسازی خزمەتی باشی ڕووسیای کردووە. لە بەرامبەرشدا ڕووسیا دابینکەری سەرەکی نەوت و گاز بووە بە نرخی داشکێنرا و بە چین. ئەم جۆرە هەڵکشانە لە بواری بازرگانی ترامپ بە جۆڕێ تووڕە دەکات. ناچارە سازشی گەورە لە پێناو ئەجێنداکەدا بکات کە ڕێگریە لە هەڵکشانی چین بەو ئاستە خێرایە کە لێدانە لە تاکجەمسەری و بەژەوەندیەکانی ئەمریکا. I draw my life. Disegno la mia vita e la mia storia di un giorno quando piccola e indifesa mamma e papà mi portarono qui. I draw my life, ma lui moje życia quando il mondo è violento, un futuro non ha. I draw my life, ma lui moje życia quando il sogno si spegne, la paura ti prenderà. I bambini non giocavano, ma fuggivano con le mamme e i papà. La malvagità, nel cielo non brillava mai il sole, le strade erano vuote nel silenzio, ogni città, ogni giorno così. I draw my life, ma lui moje życia quando il mondo è violento, un futuro non ha. C'era chi pregava per la pace, ma poi piangeva come noi, lasciando la sua casa e la sua vita per poi non tornare più. Non c'è pace, non c'è amore, quando il colpo di un cannone rompe il silenzio.
La vita è tutta dentro una valigia, i soldi in una tasca ma non piena, con noi parti, la speranza è così. I draw my life, ma io moje życia, quando il mondo è violento, un futuro non ha. I draw my life, ma io moje życia, quando il sogno si spegne. ڕاهەندەکانی پشت تەنگەتاوبوونی تورکیا و ئاڵۆزیەکانی ئێستای سووریا نووسینەکە لە بەڕێز حەمەد ئەمین سلێمان. بەم شێوەیە دەست بە نووسینەکەیەکا دەڵێت سەردانی ئەو دوایەی ئەسعەد شیبانی وەزیری دەرەوەی سووریا بە یاوەری هەر یەک لە وەزیری بەرگری و لێپرسراوی دەستگای هەواڵگریە وڵاتە بۆ ئانکارا و کۆبوونەوەیان لەگەڵ هاکان فیدانی وەزیری دەرەوەی تورکیا دژ بە هەسەدا دوای ماوەی کەمتر لە هەفتەیەک لە سەردانەکەی وەزیری دەرەوەی تورکیا دێت بۆ دیمەشق کە لەوێش پێشتر بە بەشداری ئەحمەد شەرعی سەرۆکی کاتی سووریا جارێکی دی کۆبووبوونەوە. بێگومانەوەش جموجۆڵی سەربازی و باری گرژی لە ناوچەکانی نێوان دەسەڵاتی هەسەدە و حکوومەتی سووریای ئاڵۆزتر کرد کە تا ئێستا مەترسی پێکدادان و ڕوبەڕووبوونەوەی خوێناوی لێ دەکرێت. هەڵبەت هەستیاری تورکیا بۆ پرسی ڕۆژاوای کوردستان بابەتێکی سەیر و نوێ نییە. هەمیشە ئەو وڵاتە لە هەڕەشە و چاوسورکردنەوەدا بووە و کەمتەرخەم نەبووە لە هەر پلانێکی دژمنان کارانە بۆ لە قاڵبدان و دامرکاندنی بڵێسەی ئاگری بەرخۆدانی ڕۆژاوە. بەڵام ئەو تەنگەتاوی و هەراسان بوونەی ئەو جارەی ڕوویەکی دی ڕادەنێ و مانا و ڕەهەندی تری هەیە. یەکدانەوەی جیاواز هەڵدەگرێت کە دەکرێت لێرەدا لە چەند گۆشە نگایەکەوە ئاماژە بە بەشێکیان. یەکەمیان دیارە تورکیا ترازانی پرسی ڕۆژاوای کوردستان بۆ دەرەوەی پانتایی نێوخۆی سووریا بەهێڵی سووردا دەنێت. هەموو هەوڵێکی بۆ لەباربردنی جوڵەی دیپلۆماسی فەڕەنسەیە. دەوێت هەموو دەرگایەکی دیپلۆماسی و گفتوگۆ بەڕووی هەسەدەدا دابخا و ڕێکەوتنەی هەیە شکستی پێبێنێ و هیچ گەرانتیەکی نێودەوڵەتی بەدەست نهێنێت. دووهەمیان ڕۆڵی کارایی هەسەدە لە شەڕی دژی داعیش و بەهێزی و تۆکمەیی ئەو هێزە لە هەموو ڕوێکەوەیە. ئەزمموی بەرز و سەرکەوتووی خۆسەری کە لە لای دنیای دەرەوە پەسەندە و پێیان وایە دەبێت بکرێت بە نمونە بۆ سیستمی حکوومەتی ئێستای سووریا. ئەوانە و چەند فاکتەری تریش دەوری کوردیان جوانتر نەخشاندووە و ڕۆڵ و پێگەی هەسەدەیان لە هاوکێشە سیاسیەکاندا پتەوتر و بەهێزتر کردووە. بێگومان ئەوەش تورکیای هەراسان و بێهەدا کردووە و بە مەترسی جددی و هەستیارەیەکی زۆرەوە لی دەڕوانێت. خاڵێکی تر کە جێی سەرنجە سیاسەتی شۆڤێنی و تایفی حکوومەتی نوێی سووریایە. ڕووداوەکانی هەریەک لە ناوچە کەناراویەکان و سوەیدا و کوشتن و بڕینی عەلەوی و دروزەکان لە ماوەیەکی کەم بە دوای یەکدا سەرکوتکردنی پێکاتەکان و کاڵکردنەوەی فرەڕەنگی خەفەکردنی نەفەسی دیموکراسی و مەدەنی و دەنگی ئازادی خوازانی سووریا دەسەڵاتی وڵاتی لە نێو پێکاتەکانی دەرەوەی عەرەبی سونی لە سووریادا نامە و کەنارگیر و تاقەسوار خستووە. ئێستا هێزەکانی سووریای دموکراتیک وەک بەرگریکار و داکۆکیکاری مافی هەموو پێکاتەکان دەردەکەوێت و بە چاوێکی پڕمتمانەوە لی دەڕواندرێت. بەشداری گەرم و گوڕ و بەرفراوانی نوێنەرانیان لە کۆنفرانسی حەسەکەدا گەواهی دەری ئەو ڕاستیەیە. ئەوەش فاکتەرێکی دیکەی گرژی و تەنگەتاوی تورکیایە کە لە دوای کۆبوونەوەکەی ئانکارا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی نێوان هاکان فیدان و ئەسعەد شیبانی هەردوو لە جەختیان لە ڕەتکردنەوەی ئەو کۆنفرانسە کردەوە و هەسەدەیان بە جوداخواز لە قەڵەمدا. ناوبڕێک ببینن بە نووسینێک لە ڕێبواری حەمەلاو شوانی دێمەوە خزمەتە.
زمزرا ده ورنه 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 جابر الشاشا غزلا ورندي لاني واسمه جابر الشاشا غزلا ده ورنه 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 تاخم السنجو برا ورندي لاني واسمه اسمر لي قرفتني هدي ورنه 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 من دي بول قرفتني ورندي لاني واسمه سري شارع موسمي ده ورنه 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 بجني خمطاني قولي ورندي لاني واسمه سربشني العادلي ده ورنه 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 جابي غزل كلكلي ورندي لاني واسمه انتو خستوا لي كنت ندان مني واي واي خستو ليك نيت ندال مني واي واي انتو خستوا لي ليلة ندان مني واي واي وزنك كنم لو 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 نادر هيشم واي واي وزنك كنم لو 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 نادر هيشم واي واي فكري حانا لو 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 شغدا بيشم واي واي فكري حانا لو 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 شغدا بيشم واي واي فكري حانا لو 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 شغدا بيشم واي واي إني هاتوا لي ليلي بعار ديرة واي واي هاتوا لي ليلي بعار ديرة واي واي تقريدا ليلي خملا زيرة واي واي تقريدا ليلي خملا زيرة واي واي تقريدا ليلي خملا زيرة واي واي وزنك كنم لو 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 ناكيني كم واي واي وزنك كنم لو 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 ناكيني كم واي واي فكري حانا لو 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 بلهوركم واي واي فكري حانا لو 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 بلهوركم واي واي فكري حانا لو 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 بلهوركم واي واي هي لكني ليلي مالا مني واي واي هي لكني ليلي علي مني واي واي مقو او ليش ابيك بابي رعد لو اري ده نهارني بابي من ناري سركارو آبان ناري سركارو آبان شوقا خدا دابان شوقا خدا دابان حشير دست مذهبتن تبي مالا وانابان ناري سركاش ديون ناري سركاش ديون شوقا خدا ديون شوقا خدا ديون حشير دست مذهبتن درقة واني خريو لو دردو بيه درمانو عربام ليمان جامر شام ليمان برقي طالام ليمان دراب كار غزالام لي نايلو هيا نايلو نايلو كلمة نايلو هيا نايلو 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 دي جيرانا جسميا نايلو 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 كامل نايلوكي زاجرانا نايلو نايلو نايلوكي زاجرانا نايلو 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 كل كوريشي بردانا نايلو نايلو دابو دست نزانا نايلو 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 كل امر زادرانا نايلو نايلو
نايلو نايلو نايلو نايلو كامل عمودكي عمودكي دقهم عمدي البرددي لقيديك لقيدي دقهم عمدي البرددي لقيديك لقيدي عمدي البرددي لقيديك لقيدي مغسيك بنير كوشدي لقيديك فنجك والله مراد عبكو لقيديك لقيدي لبين دارا غرزكو لقيديك لقيدي وي عباجريكينكو لقيديك فنجكو خوش بسخيمكو لقيدي لقيدي امان 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 لينا مان لفينجك فنجاني امان امان لينا مان لفينجك فنجاني افينا دي لمقراني لقيدي لقيدي امان امان لينا مان قديني فنجكو الله مراد بكو ببندر غرزكو بقرك هينكو لقيديك لقيدي امان امان لينا مان قديني فنجاني اجر خد الهم اني ازمان خي او تباني دعاتي جددكم للسردين وايماني ما يعرف خده تزاني شيريني ناسكي ناس داري خرفاني حفصة كرشباني صالا كرشباني حفصة كرقاباني صالا كرقاباني حفظاكر يا رجبري ذاكر يا رجبري حفظاكر يا نحتوري ذاكر يا نحتوري حفظاكر دكانداري حفظاكر دكانداري من نعني نخدق جنابي شيريني ناسكي ناس داري خرفاني چارەنووسی عێراقێکی بێ ئیرادە و بێسەروەری نووسینێک لە بەڕێز ڕێبوار حەمەلاوشوانی دروستکردنی عێراق نەک لەسەر بنەمایەکی لۆژیکی و زانستی کە تیایدا پایەکانی حوکمڕانی و ماف و دموکراسی و خۆشەویستی بۆی بنیاتنرابێ بەڵکو بە شێوەیەک بووە کە هەرگیز بوونی سەقامگیری و ئاشتی و دموکراسی نەکات و ڕقی لێ بێتەوە. لۆژیک و گفتوگۆ لای عێراق فێڵبازی و خۆسەپاندن و دیکتاتۆری و پاشگەزبوونەوەیە لە بەڵێن و ڕێکەوتن نامەکان گەشەسەندن و پێشکەوتن و خۆشگەزەرانی ڕێک پێچەوانەکەیەتی کە گەندەڵی و تاڵانکاری سەرماڵی گشتی و نەبوونی خزمەتگوزاری و کوشتن و بڕین و دەیان تاوانی ستەمکارانەی دیکە. ئەمە ڕاستیەکە و عێراقی ئێستاش نمونەیەکی بەرچاوی دەوڵەتێکی بێسەروەری و لاواز و شکست خواردووە کە بەپێی هەموو پێوەرە زانستی و دەوڵەتداریەکان خراپترین جۆری حکومڕانی کردووە و جگە لە دواکەوتووی و بێمتمانەی و شەڕانگێزی و بارگرانی و تایەفەگەری و مێلیشیا سازی هیچی دیکەی لە دوای خۆی جێنەهێشتووە. هەر لە مێژووی دوورەوە تاوەکو ئێستاشی هەر خەریکی شەڕ و دەستوەردان و پەلاماردان بووە و ئینجا حکومڕانیەکەشی حکومڕانێکی نادروست و هەڵە و تاکڕەوانە بووە و هەرگیز باوەڕی بە مافی گەل و پێکاتەکانی نێویدا نەبووە و سەروەت و سامانی گشتی بۆ کڕینی چەک و حەزی کەسی و بەرژەوەندی تایبەت بەکارهێناوە نەک بۆ گەشەسەندن و خزمەتگوزاری خەڵکو و ئاوەدانکردنەوەی نیشتمان ئەوە ژوای کردووە دووبەرەکی و ململانیەکان قوڵتر و بێ متمانەیەش لە نێوان لایەنەکان و خەڵک و پێکاتەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر ببێت. کاتێک باسی دەوڵەتی شکست خواردوو دەکرێت بە هەڵوەسەکردن لەسەر خراپی ڕەوشی کۆمەلگا و بوارەکانی خزمەتگوزاری و خەیرانی قوڵی سیاسی و کێشابووریەکان و ناسەقامگیری و دەستوەردانە دەرەکیەکان بە شێوەی بەردەوام هەموو ئەمانە پێوەرن بۆ شکستی دەوڵەت و حکوومەتی عێراق لە فەرهەمکردنی ئاسایش و سەرەتاییترین خزمەتگوزاریەکان و پاراستنی سەقامگیری سیاسی و ئابووری. لە هەمان کاتیشدا پابەند نەبوون بە بنەماکانی وەکو هاوبەشی و سازان و هاوسەنگی و هەرەسنەکردنی دموکراسی
ئەنجامەکەیشی تێکچوونی هاوسەنگی گەورە بووە لە نێوان گەل و پێکاتەکانی عێراقدا. ئەوە تا عێراق بە پێڵ سەنگاندنە ناوەندە ئاکادمیە نێودەوڵەتیەکانەوە لە ڕووی گەندەڵی و سستی و بێتوانایی حکومڕانی و نەبوونی سەقامگیری و سەروەریدا لە ڕیزبەندی هەرە خراپترین وڵاتانی ناوچەکە و دنیاشدایە. ئەوەش بە هۆکاری ئەو ناسەقامگیریە سیاسی و ئەمنی و ئابووری و دەستڕۆشتووی میلیشیاکانەوە بووە بەسەر جونگەکانی حکوومەتدا. دوای 22 ساڵ لە دروستکردنی عێراقی نوێ کەچی ئەو وڵاتە لە ڕووی سەقامگیری سیاسی و ئابووریدا وێڕای هەموو ئەو سەرچاوە ئابووری و داراییانەی بەردەمی لە خراپترین ڕەوشی ئابووری و کۆمەڵایەتیدا دەژی و تا بە ئێستاش وابەستەی وڵاتانە و نەیتوانیوە لە ڕووی ئابووری و کشت و کاڵ و داراییەوە پشت بەخۆی ببەستێت. بۆیە هەر کات داهاتی نەوت نەمێنێت بە زووترین کات تووشی هەرەسێنان دەبێت. وەک دەبینن عێراق لە ناوخۆیدا لە ڕووی خزمەتگوزاریەکانی ئاو و کارەبا و ڕێگەوبان و پەروەردە لە ڕیزبەندی وڵاتانی هەرە دواکەوتوودای وەک باس کرا. ڕێژەی بێکاری بۆ ئافرەتان بۆ ژنان و لاوان لە ئاسێکی خراپدایە و گەشە سەندنی ئابووری و خزمەتگوزاریەکانی دیکە زۆر ببورن زۆر لاوازن. هەرچی سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی کوردستان و حکوومەتی فێدەراڵ ئەوە عێراق نەک پابەندی بنەماکانی دەستور و هاوبەشی نەبووە بەڵکو بە شێوەیەکی زۆر ستەمکارانە و نادات پەروەرانە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان پێشێل دەکات. بە جۆرێک نەک ماف و شایستەکانی وەک بودجەی پێنادات بەڵکو دەستی بەسەر قوت و موچەی خەڵکی کوردستانیش داگرتووە و هەر جارە و بیانوەیەکی بۆ دێنێتەوە. ئەوەش حکوومەتی عێراقی لا خراپی داگەیاندوێتە قۆناغێکی مەترسیدار. هۆکارەکەشی ئەوەیە لەلایەک ڕێگری لە گەشە سەندنی کوردستان بکات لەلایەکی دیکە هەموو ئەو گەندەڵکاری و شکستە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی عێراق بشارێتەوە و پەردەپۆشیان بکات. ئێستا عێراق لە خراپترین دۆخی لاوازبوون و هەرەسێناندایە. لەو پەڕی بێ ئیرادەیی و نەبوونی سەروەریدا و خاوەن هیچ بڕیارێک نییە جگە لەوە بڕیارانەی لە دەرەوەی سنوورەکاندا بەسەریدا دەستەپێنرێت. ئیرادەی خۆچاکردنی گەیشتوۆتە خاڵی سفر و ئەستەمەیتر بتوانێت خۆی لە نەخۆمبوون ڕزگار بکات و چارەنووسی بەرەو هەڵدێران. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. هیوادارم کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوو بن وایە ناوڕۆکی بەرنامەکە جێگەی سەرنجیەوەی ئازیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێوەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.